بوفي برسيجي بيجمان دي سامي وانا كمية دنيا وجهة الأمريكا هالبته بريزيات صافي بس بري أصايشان اجتماعي الأمريكا ديالمية بريزيات دماتا بهاج با إيشف شبكة جهلكي دجوار للروشالات نافين در باز دبه بردام دتقا ودبقة عاجر بارانه بر بيجمان رو بري شار جلك برفره بويه توفان دي منان چاند شو بيني جلو نعم هذا بەڵێ الشيء كان متوقعا ئەمە پێشبینی لأن کراو بوو چونکە ویلایەتە گرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل لە جاری ڕابردوو لە جەنگ 12 ڕۆژەکە دەستیان کرد بە بەکارانەی موشەشی دوورمەودای بالستی کە ئەم جەنگەش دەکرێت ئەو موشەکانش دەکرا بگەنە شوێنی دوورتر. ئێستا موشەکە ئێرانیەکان زۆربەی جبەخانەی ئەو موشەکانە مەودان کورتە و ئێستا بۆیە ئاهەولێر ناوچەکانی وەکو کوێت و سعودیە و قەتەر دەکەنە ئامانج، ئیمارات و عومانیش ئەمە هەوڵگەلێکن، هەوڵی ناچارینە بۆ ئەوەی فشار لەسەر هاوسێکانی دروست بکات تا ئەوانیش لای خۆیان فشار لەسەر ئەمریکا دروست بکەن بۆ ئەوەی هێرشەکان بوەستێن و کردنە ئامانجەکانی ئێران کۆتایی پێی بهێنیان بوەستێنن چونکە دۆخەکەیان خراپە. لهري داوية دولة كويتة داخل جوابات أو لكارية دكة أفان بن بيكاريان راوستينا بروتستو بكة كواتا هيرش بوزار برانيا ولاتين كان دافع عربي وبوزار هوليري جباي كبرفرها بو نهري ما كردستاني كواتا جلو ببرفرها كرنا في جبهي وبفي آواي إيران دكارة فشار الأمريكا بكة كو في هيرشين خراب أستينا لا أعتقد لأن پێم وان نییە چونکە ویلایەتە گرتووەکانی ئەمریکا کە دەستی پێ کردووە بەو جەنگە ئامانجی خۆی هەبووە لەوەتەی سەرۆک ترەمپ هاتۆتە سەر دەسەڵات لە خولی دووەم هەوڵی بەردەوامی هەن ئێرانیش بەردەوام ئەو پرۆسەی هێواش کردوتەوە ئێران دەیویست بەلایەنی کەم هەڵبژاردننی نیوە ڕاستی خوڵ ئەنجام بدرێت و دەسەڵاتی ترامپ سنووردار بکرێت بە هەمان شێوەش لە ئیسرائیل هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەمانە جۆرە حساباتێک بوون کە ئێران دەیویست کاتەکەی پێ بکوژێت ئێستاش گەلەکەی لەژێر ستەمێکی زۆردا تایبەتیش گەلی کورد لە حوتی کانونی دووەمەوە دەبینین ئێستا ئێران بە جۆرێک لە جۆرەکان ڕوبەڕووی جۆرە انقلاب و شووە ڕاپەڕینێک دەبێتەوە بەهۆی ئەو دۆخە و ئەو فشارانێک کە لەسەرەتی هەروەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو نێوانە دەوێت ڕێگری بکات لەوەی هاریکاریەکان بگاتە میلیشیاکان وەکو حەشد شەعبی کە هیچ سوود لەو جەنگە نابینیتوانە دەبوو. ئەمە بۆ عێراق زۆر خراپ دەبێت چونکە حەشدی شەعبی پاڵپشتی دارایی لە عێراقەوەیە ئەمەش بە خراپ بۆ عێراق دەشتێتەوە لەسەر بەنکی ناوەندی عێراق. برێزیات بەردەوام ئەمریکا هۆشداری دایە عێراقێک و پێویستە هێزین خۆیان چێکدار کۆنتڕۆل بکە تو هێزێک نەبێت لە دەرەوە ئیرادا حکوومەتێ بە کو سەر ئێشێ دروست بکە لێ بەردەوام ئەف گروپێن چێکدار کو دەمێکێدا gelekî jivana bara pitirê jivana bûce ji hikûmetê werdigirin baştirîn çek berdestêwandana lê pabendî biryarên hikûmetê nabin li derve hikûmetê bu ecendatên derekî tev digerin heta bara pitirê herişên serhewlêrê hatin encamdan ev grûpên çekdarin heta herişî berjewendiyên Amerîka li ser Kuwêtê welatên din jî dikin kewata gelo bi dînata bawekê konkrêtî siyaseta Amerîka û helwîstê wê beramber van grûpan dê çi bît بەدڵنیاییەوە گۆڕانی بەسەرداتێت تۆم بەراک نێردەی ئەمریکا سەردانی عێراقی کرد هۆشداری پێدان ئەمریکا لە ڕێگەی وەزارەتی دەرەوە لە ڕێگەی سەرۆک ترەمپەوە هۆشداریان داوە
ڕێگەی دامەزراوەکانی دیکەوە فەرماندەی ناوەندی هێزە چەکدارەکانەوە لە ڕێگەی تۆمباراکەوە هۆشداری بە عێراق دراوە. کێشەکە ئەوەیە کە هەندێک تاقم و میلیشیاهان ناوچەکان وەکو زەینەبیەکان لە ئەفغانستیەکان هەروەها فاتمیەکان لە پاکستان، حەشدی شەعبی لە عێراق، حەزب الله لە لوبنان، ئەوانە گوێبیستی وڵاتەکانی خۆیان نابن. واتە هەڵس و کەوت و ڕەفتاری ئەوان بە پێی ئەو باوەڕێەوە کە پێوەی گرێدراون لە ڕێگەوە پەیوەندیدارن بە پاسدارانەوە بە لە بەرژەوەندی خەڵکی عێراق نین. بەرژەوەندی عێراق لەکوێدایە؟ لەوەدا نییە بخسێتە نێو ئەو جەنگەی کە هیچ سوودی بۆ ئەوان نییە. کاتێک حەشدی شەعبی بەو شێوەیە لە تەک ئێرانەوە لە عێراقەوە هەولێر بەردومان دەکات، ئایا وڵاتانی کەندا هەڵوێستیان چی دەبێت؟ پاکستان هۆشداریدایە ئێران، پێی گوت ئەگەر تۆ سعودیا بپێچیت ئێمە بەرگری هاوبەشمان بێکەوە هەیە. پاکستان وڵاتێکی خاوەن توانستی ناو چییە؟ هەزاران سەربازی هەیە. بە هەمان شێوە کوێیت کاتێک هێرش دەکاتە سەر کوێت، ئەمە تەنیا هێرشکردن سەر کوێت نیە، بەڵکو بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکاشە. دەبینین ئێستا فەڕەنسا ئاراستەی ناوچەکە دەگرێت، فڕۆکەکانی هەڵدەفڕن لەسەر ئەو ناوچێ. وا تەنیا سعودە بە ئامانز کەواتە بڕێزیات گۆراواتت بێژیت و بینی وێ بەرەیە شەڕیە دژی ئیرانێ بەرفرەتر بیت. بە تەواوی بەدڵنیاییەوە بەرەکە فراوان دەبێت. ئێران هەڵەیەکی استراتیژی کرد بەکردن ئامانجی وڵاتانی کەندا و هەولێر. هەولێر پەیوەندی زۆر تۆکمەی نایابی هەیە لەگەڵ ئەمریکا، لەگەڵ تورکیا، لەگەڵ وڵاتانی دیکەش، تەنانەت تورکیا کە بەرگری هاوبەشی لەگەڵ قەتەر هەیە. دەبینین کە هۆشداری بە ئێران داوە. بەڵێ کەواتە di çarçovê ku rewşa ser erdê heye li deverê tu çarenivîs û derencamê vî şerê çi hat bînî gelo dêl kîş noqtê rawastît armancên Amerîkayên stratîjîk çi ne herçend de berdewam mezine berpisêdan taxivin lê gelek caran guhartin ser axiftinênan tê tekirin lê bawekê konkrêtî biyate noqta dawiya Amerîka çi dixwaze بڵێ سەرۆکی ئەمریکا ساڵێک زیاتر دەبێت هەوڵی داوە ڕەفتاری ڕژێم بگۆڕێت لە ئێران. هەموو ئەو کاتە ئێران یاری بەکات کردووە بۆ ئەوەی سەرۆکی ئەمریکا هەڵبژاردنی نێوەڕاستی خول بدۆڕێنێت و ناتێنیۆش بە هەمان شێوە هەڵبژاردنە پێشەختەکان ببەزێنێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ئاراستەیە مامەڵە دەکات کە کەسایەتی هەندێک کەسیشی گۆڕیوە وەکو دڵسی ڕۆدریگەز لە ڤەنەزوێلا. ئەمە ڕوونی داوە لە هاوچێشەی ئێرانەوە. سیناریۆی سووریاشمان بینی کە دەوڵەتی ناوەندی لاواز و لاوازتر دەبێتەوە. بە هەمان شێوەش هەرێمی کوردستانیش دروست دەبێت لە ئێران، بەلوچستان و ئازەربەیجان بە هەمان شێوە لە کڕۆشی چەقی ئێرانەوە هێواش قوڵ دەبنەوە، دروست دەبن. ناوچەکانی ئەهواز و لوور ئەوانی شێواش دەئافرێن و دەبنە پێکاتەی سیاسی. سیناریۆی زۆر هەن هاوشێوەی سیناریۆکەی سووریا ڕەنگە ببینین جۆرە جەنگێکی درێژخایەنی نێوخۆ بەرپا بێت لە ئێران. بەڵێ کەواتە di çarçova ava tu bînî carekê din rojhalata navîn û hember pirzgirêkên cidî da begelo ji ber ku li vê deverê her şarekê tê tekirin ji bo ku desalatek nemîne rewş aramî be xerabtir lê tê. Ev e rewşa Iraqê ye, ev e te behsê Efganistanê kir, ev e ya Sûriyê ye. پێم وایە مانگی ئازار مانگێکی گەرم دەبێت بەهۆی ئەو جەنگەی کە هەیە. ئێران بەو شێوازەشی کە هێرشی کردووە بۆ سەر هاوسێکانی تەنانەت هێرشکردنە سەر قۆبرس
کە لە چوارچێوەی یەکێتی ئەوروپادایە فراوانکردنی بەرەی جەنگەکە و هێرشەکان حوسەکان دەخسێنە نێو ئەوە ئەو جەنگەوە ئێران هەموو کارتەکانی تێکەڵ دەکات و بەکاردەهێنێت بۆ ئەوەی فشار دروست بکات بە ئامانجی وەستاندنی جەنگ ئەمە لەسەری خراپ دەشتێتەوە نابێت ڕێگە بدرێت بە وڵاتێک تاکڕەوانە تەواوی جیهان هەراسان بکات کاتێک دەبینی گەروی هورمز دەگرێت و دەستی بەسەردا دەگرێت ئەمریکا ناچار دەبێت دەزانی کە چەندین بڕین نەوت لەوێەوە تەواوی بۆ جیهان دەنێردێت ئەمریکا سوود لێ وەردەکرێت وێ ڕایەوە چین 50% ڕێژەی هاوردەکراوی نەوتی خۆی لە گەروی هورمز لە کەنداوەوە دەکڕێت دوێنێ چین هەوڵی داوە کە ئەو گەروە دانەخرێت دەکرێت لە ساتێک لە ساتەکان چینیش لە ئێران هەڵبگەڕێتەوە بە هەمان شێوە رووسیا کردن و فرۆشتن دەکا رووسیا کاتێک لە کاتەکان هاوپەیمان بوون لەگەڵ ئێران ئەوان سەرمایە گوزاریان بەیەکەوە دەکرد لە ئاستی سەرمایەداران پەیوەندی تۆکمە و بەهێزیان هەبووە لەگەڵ وڵاتانی کەندا بەرژەوەندیان لەوەدا نییە دژایەتی ئەو هەموو وڵاتە بکەن ئێران هەڵەیەکی استراتیژی مەزنی کرد بەکردنە ئامانجی هەموو ئەو وڵاتانە ئێستا لە دژایەتیدا لەگەڵ هیندستانیش چونکە هیندستان بەرگری هاوبەشی لەگەڵ ئیمارات هەیە ئیمارات ئێستا دەکرێتە ئامانج لەلایەن ئێرانەوە ڕەنگە سبەینێ ببینین هیندستانیش بێتە نێوەوە پاکستانیش بە هەمان شێوە پاکستان پێی گوتووە بە ئێران کە ئێمە بەرگری هاوبەشمان لەگەڵ سعودیا هەیە ئەمە چی دەگەێنێت ئەمە هەڕەشەیە بەڵێ کەواتە دوی سەروبەندیدا تە بەحسی گروپین چەکدار کرد گەلو بە ئاکتیڤکردن و وان گروپین چەکدار کون هات ئاکتیڤ لەسەر عادێژی بلی حوسیین یەمەنێ ئیران دەکارە تەوازنە هێزیە لە بەرژەوەندیە خەدا بگۆرە یان فشارێکی دروست بکێت تشتێکی بکە هەوڵ دەدات بەر لەو جەنگە و دەستپێکردنی ئاگادارن کە میلیشیا عێراقیەکان حەشدی شەعەبی ئەوان فڕۆکەی بێفڕۆکەوانیان ئاراستەی هەولێر دەکرد من تەماشای کەناڵە عێراقیەکانم دەکرد لە بەغدا ناویان بهێنم حوت هەشت وێستگە بوون لە هەمان شت کە لیان بە دەردەکەتم دەبینی بۆ گەلی عێراق و بە حکوومەتی عێراقیش ئەو پەیامەم هەبوو کە دەبێت ئاگادار بن ناکرێت وڵاتێک بازی ئەمانە بدات و موچەی ئەوانە دابین بکات کە میلیشیای پابەندی وڵاتانی دیکەن ئەمە هیچ لۆژیکێک هەڵ ناگرێت عێراق حکوومەتی عێراق بازی وڵاتی دیکە دەدات پارەی نەوت و دەهاتی عێراق بۆ ئەو هەموو ڕێژە بەرچاوە بۆ وڵاتێکی بیانی کە ئەوان خۆیان بە ملکەتی حکوومەتی عێراقی نابینن لە هەڵبژاردنەکانی دوایی لە عێراق ئەنجامدرا دەزانیت کە 91 کورسی زیاتر لە 190 کورسی زیاتر لە 120یان نزیکن لە میلیشاکان و وەلا ئەو پابەندیان بۆ ئێرانە سەرۆکی عێراقی کوردی کە پێویستە چی پێ دەکرێت بەرامبەر بەو پابەندانە کە پابەندی ئێرانن ئەمە لە دەرەوەی هەموو لەگدانەوەیەکی لۆژی چییە سەرۆکی پەرلەمانی عێراق زۆرینەی نییە بۆ ئەوەی بتوانێت بگاتە پەرلەمان ئەو پێویستی بە 120 نوێنەرە لە شیعەکان ئەوانەی کە ملکەتی ئێرانن ئەمە چۆن هاوکێشێکی لۆژیکی شوێنی دەبێتەوە ئەمە دادگەری تێدا نییە کە کورد پێویستە
نوێنەرێک بێنە پێشەوە کە نوێنەراتیان بکات لە سەرۆکاتی کۆمار سنە بە هەمان شێوە خۆیان نوێنەراتی خۆیان بکەن پێویستە توانستی ئەوان هەبێت ئەوان بخۆیان دەنجی لەسەر بدەن. ئیمڕۆ پێم وایە سونەکان زیاتر لە 6 نوێنەریان نییە. کورد ڕەنگە 40 تا 50 نوێنەراتیان هەبێت، ئەمە بەس نییە. ئەو کوردێک هەڵدەبژێردرێت بۆ سەرۆکاتی کۆمار دەبێت کورد بێت بەڵێ نوێنەراتیەوان بکات. ولی برێس زیاد سافی پسپوری ئاسایشە نیشتیمانی لە ئەمریکا گەلێک سوپاس.